سپاسان بۆ ئەم پرسیارە ڕاکێشم لە بەندی 6 کۆندامی زاوزێ. کۆندامی زاوزێ لە نێر و لە مێیە کە باس کراوە لە کتێب و ئەکرێ پرسیاری زۆر گرنگ بە نزیکەی دەنبرەمان هەبێت هەموو ساڵێک لە کۆندامی زاوزەیە بۆیە گرنگی خۆی هەیەەوە تۆی خوێندکاریش گرنگی پێبە. ئەوەی کە لێرە ئەیبینین پرسیارێکمان بۆ هاتوێتەوە لە 2016 خولی یەکەم ئەڵێ لە کاتی لەدایک بوونە هێلکەدانەکانی مێیە. هێلکەدانەکان یعنی دوو هێلکەدان مابەستی لە هەردوو هێلکەدان ئاگادار بە خوێندکاری عەزیز یەک هێلکەدان ناڵێن چونکە مێ دوو هێلکەدانی هەیە. کام لەمانە وەڵامی ڕاستە بێ بۆی. هێلکەدانەکان 300 بۆ 400 هێلکەی پێگەیشتووی تایە؟ نەخێر. هێلکە پێنەگەشتووە ژمارەی هێلکانش کەمە لەبەرەوە نەخێرە وەڵامێکی هەڵەیە. نزیکەی 400,000 هێلکەی پێنەگەشتووی تایە ئەمە وەڵامە ڕاستەکەمانە. بەڵام تا ئێرە ڕاستەم وەڵام ئاگادار بە توانای پیتاندنیان هەیە هێلکانە نەخێر. نەخێر بە هیچ شێوەیە گەو هێلکانە توانای پیتاندنیان نییە. لە هێلکەدان هێلکە هەتاوەکو مێ نەگاتە قۆناغی پێگەشتن هێلکە دەرنەپەڕێنێ توانای پیتاندنی و هێلکەیە نییە. خاڵێکی کە ئەڵێ نزیکەی 400,000 هێلکەی تایە جارێککە بەڵێ هەر ڕاستە بەڵام ئەم هێلکانە چین هەر پێنەگەشتون فعلەن وایە بەڵام ئەتوانن بپیتێنی لێن نەخێر کابێ وەڵامێکی دروست و ڕاستە و هیچ هێلکەخانێکی تیانی نەخێرەوەش هەڵەیە. مەیەکە لە دایکە بێ لە هەردوو هێلکەدانیان نزیکەی 400,000 هێلکەی پێنەگەشتووی هەڵگرتووە بەڵام ئەتوانێت لە قۆناغی باڵغ بوون دە بۆ 20 هێلکە لە 28 ڕۆژ جارێک گەشە پێ بکاویشێک لە هێلکەکان دەربپەڕێنێ بۆ جۆگی ڤالو بۆی پیتاندنی بەسەر بێت. ئومێدەکەم سەرکەوتوو بن. ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە. ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی.